شجع فاكهة شجع بقى خبره شجع بقى خبره ابو بيجي ريبر ابو جنجان ازادي جنجان ازادي هەموو لە دایکبوونێک گرنگە و لێ هەموو لە دایکبوونێک نابێتە پیرۆزی. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕۆژاک و تەواوی ژنانی کوردستان 4 نیسان لە ڕێبەر ئاپۆ و تەواوی گەلان پیرۆز دەکەین. لە دایکبوونی ڕێبەری گەلانی بندەست ڕێبەر ئۆجەلان سەرۆک ئاپۆ لە 4 نیسان بە لە دایکبوونی خۆمان و مرۆڤی ئازادی خواست دەزانین. ئەم لە دایکبوونە وەک زیندووکردنەوەی ڕوحی ئازادی ژن و خاک و نەتەوە دەبینین. سەرۆک ئاپۆ بە درێژایی تەمەنی خۆی لە هێڵی تێکۆشانی بەرگری ڕەوا و تێڕوانین و فەلسەفەکانی ئاگری بڵێسەداری نەورۆز بۆ مەشخەڵی ئەو ئاگرەشی داوەتە دەستی ژنان و ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە بۆ ئەوەی ڕێگای تێکۆشان هەر ڕووناک و پرشنگدارتر بێت لەم ڕۆژەدا هاوڕێ و هاوڕێبازان و هاوبیرانی سەرۆک ئاپۆ لە کەسایەتی ژنانی پێشەنگ وەک ساکینە چانسز هەواڵ سارا ڤیان و زیلان و بێریتان و ناگیهان و ئەڤینگۆی و بەبیر دێنینەوە کە بە درێژایی ڕێگای خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان شان بەشانی ڕێبەر ئاپۆ درێژەیان بە خەباتی ئازادیدا لە پێناو ژنان و گەلەکەمان و مەشخەڵی شۆڕش و سەرهەڵدانیاندایە دەستی هاوڕێبازانی ڕێگای ڕزگاری سربەخۆی کوردستان. هەر وەک ئەوەی لە مێژوودا چەندین سەرکردە و ڕێبەری کوردان ڕوبەڕووی زیندانی و ئەشکەنجە مردن کرانەوە 24 ساڵ لەمەوبەر بە پیلانی نێودەوڵەتی ڕێبەری گەلانی ئازادی خواز ڕێبەر ئاپۆ ڕادەستی دەوڵەتی تورکیا کرا و لە ڕووی جەستەییەوە لە دوورگەی ئیمڕاڵی زیندانی کرا. ماوەی 2 ساڵ دەبێت گەلەکەمان و تەنانەت خێزان و پارێزەرانی هیچ ئاگایەکیان لە ڕەوشی ڕێبەر ئۆجەلان نییە و ڕێکخراوی CPT ڕاستیەکان لە گەلەکەمان و ئازادی خوازان ئەشارێتەوە. ئێمەی ژنانی ئازادی کوردستان داوا لە گەلەکەمان دەکەین کە تێکۆشانی خۆیان بە کوڕ و تینێکی زیاتر بەڕێوە ببن بەرامبەر سیستەمی ئەشکەنجەی ئیمڕاڵی کە ئێمە وەک زیندانێک بۆ دۆزی ڕەوای گەلەکەمان دەیبینین و هەموو کۆمەڵگای نێودەوڵەتی بە بەرپرسیاری دۆخی ئیمڕاڵی دەبینین. بەڕێزان ئامادەبوانی بەڕێز ڕۆژبوونی ڕێبەری گەلی کورد لە گەلەکەمان و تەواوی گەلانی بندەست و ئازادی خوازانی جیهان پیرۆز بێت. بوونی ڕێبەر ئۆجەلان بوونی کۆمەڵگەی ئازادە. با بە ڕۆحی ئازادیەوە سیستمی ئیمرالی تێک بشکێنین. ئەمڕۆ مرۆڤایەتی بە داگیرساندنی 75مین مۆمی ژیانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان چرای ڕۆشنکەرەوەی زهنی مرۆڤایەتی پەیمانی بەرخۆدان ژیانە وەک بەرپرسیارەتیەک نوێ کردەوە. ڕێز لە مێژووی تێکۆشەرێک ئەگرێت کە ژیانی بەخشی بە گەلەکەی و هەموو مرۆڤایەتی. هەروەها سیستمی مۆدرنیتەی سەرمایهداری ڕەت کردەوە و لە جێگایتە مۆدرنیتەی دیموکراتی و نەتەوەی دیموکراتی وەک نەخشەڕێی چارەسەری پێشکەش کرد. بۆیە ئێمە وەک کۆمیتەی ئازادی ئۆجەلان لە 4 نیسانی هەموو ساڵێکدا یادی ڕۆژبوونی ئەم بیرمەندە مەزنە پڕواتا و بەرز ڕادەگرین. هەر بەم ڕۆحێتەشەوە بە ناشتنی 75 چڵە زەیتون خاوەندارەتی لە فکر و فەلسەفەکەی ئەەکەین و پیرۆزبایی گەرمی ئاڕاستاکەین. هیوای تەندروست باشی بۆ خوازین. بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە گەردووندا خۆی گەردوونێکی ڕاستەقینەیە توانی لە کەسایەتی خۆیدا پێشکەوتن و ژیرەیەک پێش بخات گەلی کورد هەموو مرۆڤایەتی گەشە پێ بدات. ڕێچکەی کۆمەڵگەبوون و سروشبوون لە ژینگەدا بنیاد بنێت. ڕێبەر ئاپۆ لە دوای 15 شوباتی ساڵی 1999 لە ئیمرالی بروسکە و چەخماخەی ئازادی و ڕۆشنایی ژیانێکی نوێی بۆ نەتەوەی کورد و مرۆڤایەتی بە دروشمی بەرخۆدان هەڵدەبژێرم مردن و تەسلیمبوون ڕەت دەکەمەوە سەرنجی جیهانی بۆ ئیمرالی ڕاکێشا. ئەم بڕوایە هێزێکی خۆبوونە
کە تەواو تێکۆشانی پەکەکە و گەلی هێنایە جۆش و خرۆش و جارێکی تر گرێدانی سەرکەوتنەکانی گەلی بەداخوازی ژیانەوەی ئازادی گڕکانی تێکۆشانی هەمووانی بەهێز کرد. یعنی کە کاتێک بەحس لە ڕێبەر ئاپۆکەی ئازادی ئێمەی ژن تێتە بیر چون لە بناغی تێکۆشانی ڕێبەر ئاپ و لە زمانێکە لە خۆیشکەکەی خۆی کە لە مریاندا و دەستی پێکەکە چەسانیانە و تێکۆشانی کرد بۆ ژن لە ئەلیفە و کە تێکۆشانی کرد بۆ ژن هەتا ئێستا ئێمەی ژن بۆ ئازادی ئێمەی ژن تێکۆشانەکە پس ئێمەی ژنیش بە مەبەست ێزانین کە تێکۆشانکەین لە ڕێگەی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ هەرچەند ئەو ئازادە بە فکر بەڵام بەجەستە لە سجنایە ئێمەش ئەم تێکۆشاناکەین بۆ ئەم ئازادیە و بەردەوام یەکەین وێنەکانی ئەو لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئیسە کە بە درشمی ژن ژیان ئازادی وتەکانی ڕێبەر ئاپووە بۆ بە هیوای ئازادی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پس ئێمەش تێکۆشانەکەین و حۆڵ ئەدەین کە ئەو بەرخۆدانەی کە ڕێبەر ئاپ و لە ئیمراری ئەیکە ئێمەش بەرخۆدان کەین لە هەر چوار پارچەی کوردستان وەکو ژن هەتاکو ژن ئازاد نەوێ کۆمەلگا ئازاد ناوێت وەکو دارەکان ئێمە هەموو ساڵێ وەکو نمادێک کە ژیانەوە لەگەڵ خۆزا لەگەڵ تەبیعەت لەگەڵ ئاشبوونەوە لەگەڵ بەهار و خۆشیایە کە ڕۆژی ڕێبەر ئاپوش لە ڕۆژێکی وا بووە و ڕۆژێکی خۆش و ڕۆژێکی ژیانەوەی حتا گیاکانە هەتا ئینسانەکان پس ئەم ڕۆژە ڕۆژی لە دایکبوونی ڕێبەر ئاپۆیە کاوێتە 75 ساڵ تێپەڕەکە ئیشەڵڵا کە بەوێ بە ڕۆژی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ